بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز ئەم کاتە و هەموو کاتێکتان باش خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواز بە خزمەتی ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. کۆنگرەی ستراتیجی کاری یاددەرمانی لە عێراق تەوەری ئەمڕۆی بەرنامەی باس و خوازە بێ. ڕۆژی 12/2016 لە شاری بەغدای پایتەختی عێراق کۆنگرەی ستراتیجی کاری یاددەرمانی بە ئامادەبوونی هەموو لقەکانی کۆمەڵەی ڕۆگناسان ڕێکخراو. لەو کۆنگرێدا چەندین کار و تەوەر باسییان لێوەکرا و پەیڕە و پرۆگرام و چالاکی و ئامانج و بەهای ئەم کۆنگرەیە لەو کۆنگرێدا باس کرا. کۆمەڵەی ڕۆگناسانی کوردستانیش وەکو لقێک لەم کۆمەڵەی ڕۆگناسانی عێراق بەشداری ئەم کۆنگرەی کرد و لەو کۆنگرێشدا وتار و ڕاوبۆچوونی خۆیان پێشکەش کردووە. دەربارەی بایەخی ئەم کۆنگرەیە لەم کاتا کە عێراق بە دۆخێکی نالەباری سیاسی و ئابووری و سەربازیدا تێدەپەڕێ ئەپرسین بایەخی ئەم جۆرە کۆنگرانە چییە؟ چیان بۆ کوردستان کرد؟ داواکاری و مەرجەکانی کوردستان لەم کۆنگرەیەدا چی بوون؟ ئەم کۆنگرەیە چی دەتوانێت بکات بۆ ڕۆگناسانی کوردستان؟ بەڕێزان بۆ تاوتوێکردنی ئەم پرسە پاش ناوبڕێک لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز جەلال کەریم بەرپرسی کۆمەڵەی ڕۆگناسانی کوردستان پێتان شادەبمەوە و تاوتوێی ئەم پرسە دەکەین. بینەرانی بەڕێز دووبارە سڵاو. بەڕێز کاک جەلال کەریم بەرپرسی کۆمەڵەی ڕۆگناسانی کوردستان زۆر بەخێربێی بۆ بەرنامەی باس و خواست. بەرپرسی ڕاگەیاندنی کۆمەڵەی ڕۆگناسانی کوردستان. کاک جەلال بەر لەوەی لە گرنگی و بایەخ و گەورەی ئەم کۆنگرەیە کە ئێوە بەشداریتان تیا کردووە ڕۆژی 12 لە شاری بەغدای پایتەختی عێراقەوە بزانین ئەم کۆنگرەیە چییە، باز لە چی دەکا و لە کەیەوە هەیە؟ ئایا ئەمە یەکەمین کۆنگرەیە کە ئێستا ئێمە لەبارەیەوە قسە دەکەین یان پێشتریش هەبووە چەند ساڵ جارێکە وەکێ پێشنیاری ئەم کۆنگرانە ئەکا کێ سەرپەرشتی ئەم جۆرە کۆنگرانەکە بۆ ئەوی بە شێوەیەکی تێر و تەسەل باز لە کۆنگرەکە بکەین دواتر ئەچینە سەر گرنگی و بایەخی کۆنگرەکە. دەستان خۆش بێ، سوپاس بێوەش بۆ گرنگیدان بە بابەتەکە. سڵاو و خۆشەویستیمان بۆ جۆگرانی شەیە بۆ بیسەرانی شەیە بیناران. کۆنگرەکە لە بەغداد پایتەختی وڵاتی عێراق بەسترا، بڵین کۆنگرەی یەکەمە، دوانین بڵین کۆنگرەی دامەزراندنە، کۆنگرەی تەسیسیە بە ناوی استراتیجیەت عەمل العەشابین فی العێراق، واتە کۆنگرەی دامەزراندنی کاری جادەرمانان لە عێراقدا. ئەمە یەکەم کۆنگرەیە کە ببەسترێت نەک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵکو لەسەر ئاستی وڵاتە عەرەبیەکان بەگشتیش کە یەکەم کۆنگرەیە کە ببەسترێت لەو بوارەیە کە گرنگی بدات بە کێ هەستا بوو بە سازدانی ئەم کۆنگرەیە؟ کۆمەڵی ڕۆگناسانی عێراق بوونی هەیە وەکو چۆن ئێوە لقەیەکتان هەیە بە ناوی کۆمەڵی ڕۆگناسانی کوردستان. لە عێراقی شا بە شێوەی گشتی کۆمەڵەیەک هەیە بە ناوی کۆمەڵی ڕۆگناسانی عێراق. لەوێ بە شێوازێکی تر هەیە، شێوازەکە لەوێ جیاوازە، لای ئێمە کۆمەڵی ڕۆگناسانی کوردستان هەیە. بەڵام لە بەغداد وەزارەتی تەندروستی بەشی طب الأعشاب بەشی ڕۆکە پزیشکیەکان ڕاستەوخۆ سەرپەرشتی ئەم کۆنگرەیە کرد. ئەوەشی کە پێی هەستا بوو بە سازدان و ڕێخستنی کارەکان ڕێکخراوێکی NGOیە بە ناوی مرکز الهوية للدراسات والبحوث والتدريب الإنساني، بڵێن ڕێکخراوێکی NGO بڵێن کارەکەی ساز کردو، بەڵام کە داوای کردبوو لە وەزارەتی تەندروستی بەغدا کە بێن بە دەنگی بانگوازەکان و کۆنگرەیەک سازکەن بۆ ئێستای عێراق گرنگە، ئەوانیش بەدەمیانەوە هاتبوون و خۆشبەختانە ڕەزامەند بوون لەسەر سەرپەرشتیکردنی کۆنگرەیەکی وها لە عێراقدا. بەڵێ کاک جەلال، ئێستا وەگەزانین عێراق بە شێوەیەکی گشتی و کوردستانیش وەکو بەشێک لە عێراق بە دۆخێکی نالەباری سیاسی و سەربازی و شەڕ و جەنگ و نەبوونی موچە و ئەم شتاندا تێپەڕە بێ. سازدانی کۆنگرەیەک یان کۆنگرەیەک لەم کاتا چه سوودێکی هەیە یا چه باسی گرنگی کۆنگرەکە ناکەین یا بایەخی کۆنگرەکە و چی کراوە؟ لەم کاتا ئایا سازدانی کۆنگرەیەکی لەو شێوەیە زەرور بوو یان ئەکرا بخرایەتە کاتێکی ترەوە؟ بەڵێ، بەڕاستی لە زۆر وڵات دەتوانین بڵین لە وڵاتە پێشکەوتەکانیش لە ئەمریکا لە وڵاتانی ناوچەکەش کاری جادەرمانی یاخود بە شێوازێکی تر بڵین گشتگیرتر بڵین کاری پزیشکی تەواوکاری طبی بەدیل یاخود طبی تەکمیلی
چەند قۆناغێکی بڕیوە قۆناغی بە یاساییبوونی بڕیوە ئەو وڵاتانە کێشەی ئەویان نەماوە کە ئەم کارە لەجێر کۆنتڕۆل دەربچێدان دەرنەچێت بە پێچەوانەوە ئەوان ڕێکیان خستووە وەکو چۆن پزیشکی نوێ سێکتەرەکانی هەمووی ڕێکخراوە لە دام و دەستگاکانە کاری پێ ئەکرێ ئەتوانین بڵین پزیشکێکی هاوتەری بشێ لە زۆربەی وڵاتەکانە کە پێوترێ پزیشکی تاوکاری ئالتەرنەیتیڤ میدیسین یان کۆمپلیمنتەری میدیسین پزیشکی تاوکاری یان پزیشکی جێگرەوە کە ئەمەی دۆمیان باش نییە بەکاری بێنین ئێمە زیاتر پزیشکی تاوکاری بەکارهێنین لەبەرەوە گرنگی ئەم کۆنگرێ لەم کاتەیە بۆ ئەوەیە پزیشکی میلی یاخود پزیشکی جادەرمانی واقعەکە وجودی هەیە ڕاستە بە یاسا ڕێک نەخراوە بەڵێ مەبەستی من ئەوە بوو بۆچی لەم کاتەدا ئەم کۆنگرەیە کرا لە کاتێکا بۆ نمونە خەڵک هێندەی پێویستی بە بژێوی و ئاو و کارەبا و نەبوونی شەڕ هەیە ئەم کۆنگرەیە بۆچی لەم کاتەدا کرا خۆی ئەوش هەر بۆ بژێویە زیاتر توانین بڵین بە بۆنەی کۆنگرەیەکی واوە یاخود بەهۆی ڕێخستنی کاری جادەرمانی و پزیشکی میلیەوە دەتوانرێت هەزاران کەس بخرێنە سەر کار هەر لە جوتیارێکەوە کە کشتتوکاڵەکات بۆی بەرچاوی ڕوون بێت کشتتوکاڵی چه جۆرە ڕۆکێ بکات ئەگەر بزانێت ڕۆکەکە پزیشکیە و کارگەیە یاخود کەسێک لێ وەرەگرێت هەندانی زیاتری لا دروستە بێ بۆی کە کشتتوکاڵەکەی بکات. ئێستا لە هەرێمی کوردستان و لەوەچێ هەموو عێراقی جوابێک کە جوتیارەکان بەدەست وەرنەگرتنی بەروبووم و بەرنامەکانیان دەناڵێن ئەگەریش وەربگیرێ بە یا بە سعرێکی زۆر کەم یا پارەکان هەردووە ئەخرێ ئەم کۆنگرێت تا چەند توانی دەواازەیە بکاتەوە بە ڕووی جوتیارانە هەماهەنگیەک لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ و لایەنە ئیدارەکانە بکاتەوە. بەڵێ خۆی ئامانج لە کۆنگرەکە ئەوە بوو کە چەند تەوەرێک بوو یەکی لە تەورە سەرەکیەکانەوە بوو گرنگی بدرێت بە کشتتوکاڵکردنی ڕۆکە پزیشکەکان لەسەر تاسەری عێراقا بەڵام خۆشببختانە ئەوەیە کە عێراق لەوەتی هەیە زۆربەی ڕۆکەکان بە تایبەتی ڕۆکە پزیشکەکانە کەونە بەشی کوردستانەوە کەوان پێڵەن شیمالی عێراق لە ئینسانکلۆپیدیای ڕۆکی عێراقیە کە هەشت مجەڵەت زیاتریشە دەرچووە زۆربەی ئەو ڕۆکانی کە باسەکرێت و بە تایبەتی کە بۆ کاروباری پزیشکی بەکاردێن زۆربەی ئەکەونە کوردستانەوە. ئەی لە کۆنگرەکە هەڵکەوتەی جوگرافی و لەباری ئاو هەوا تا چەند گرنگی بۆ وەکوڵێ وەفدی کوردستان دەستنیشانکە یان بۆ منە پشکی کوردستان لە ڕووی ژمارە و جێبەجەکردنی داواکاریەکان یانەوە لەم کۆنگرەیەدا تا چەند بوو ئەوان چاوان لەوە بوو کە بەڕاستی گرنگی بدرێت بە ڕۆکی پزیشکی و کشتتوکاڵکردنی تەنها ئەوەی کە لە شاخ و کێوەکان و دەست و دەرەکان هەیە نێڕنینەوە و سروشت ناشرینکەین و ئەوەش نەبێنێ بەڵکو ئەوە ببێتە هەندێک بۆی ئێمە بتوانین ئەو ڕۆکانی کە پزیشکین خۆمان کشتتوکاڵی زیاتر لەسەر بکەین بەرەوەی کوردستان ناوچەیەکی هەمە چەشتە ینی دۆڵی تایە چیای تایە شوێنی تەختایی تایە شوێنی بەراوی هەیە هەموو جۆرە ئەتوانین بڵین هەموو جۆرە زەویکی کشتتوکاڵی لە کوردستانە بوونی هەیە ینی شوێنێکی زۆر گونجاو بۆ کشتتوکاڵ ئەوان چیان لەوە بوو کە لە کۆنگرەکەیە کە بەشێک لە عێراق کە ئەوان وایە زانن بڵین تا ئێستاش کە شوێنێکی گونجاو بۆ کشتتوکاڵ بە تایبەتی ڕۆکە پزیشکەکان ئامادەسازی بکرێت بۆ زیاتر گرنگیدان بە ڕۆکی پزیشکی دواتری چەند قۆناغێکی تر دێتە پێشەوە کە تۆ ڕۆکی پزیشکی بەرەم هێنا ئەنجابی قۆناغی پیشەسازیەوە وەتام ئەم بەرهەمە چۆن لە پیشەسازیەکە کاری لەسەر بکرێت قوتوبەند بکرێت یا خولەکیز بکرێت یاخود دواتر بازرگانی پێوە ئەکرێ یان پزیشک و دەرمانسازە بەڕێزەکان کاری لەسەر بکەن و دەرمانێک بەکاری بێنن لەبەرەوە ئەوان چاوان لەوە بوو کە گرنگی زیاتر بە کشتتوکاڵکردنی ڕۆکی پزیشکی بدرێ بۆ ئەوەی کە بێتە بژێویەک بۆ هاوڵاتیان و هزاران کەس هەر لە جوتیارێکەوە هەر لە عتارێکەوە هەر لە گیادەرمانێکەوە هەر لە دەرمانساز و پزیشک و هاوڵاتی ئاسایی کە کاری تیاەکە لە وەبەرهێنێرێکەوە مەسەلەن هەمویان بتوانن ئەم بوارە پێشخەن لە ڕووی خۆراک و لە ڕووی دەرمانیشەوە حکومەت بتوانێت کۆنتڕۆلی بەر لەوەی ئەمە باز لە ناوەڕۆکی کۆنگرەکە بکەین زانین لە کۆنگرەکە چی گوتراوە بابەتەکانی کۆنگرە چین و ناوەڕۆکی ئەم بابەتان چی پێمان خۆشە بزانین ئێستا ئێمە لە ڕۆژەڵاتی ناوەڕاستە بە شێوەیەکی گشتی کاتێ باز لە ناوی کۆنگرە ئەکرێ واتە گۆڕانکاری لە پلە و پۆست و سەرۆک و ئەندامان و اینجا چاوخشاندنەوەیەک بە پەیڕۆ و پرۆگرام و زیادکردنی کۆمەڵێ مەرج و لابردنی هەندێشتی تر ئایا ئەم کۆنگرێش بە هەمان شێوە لەم چوارچێوەیە بوو بۆ گۆڕینی سەرۆک و جێگر و نازان ئەم شتانەیان هەر بە شێوەیەکی گشتی باز لە کار و چالاکی کراوە دواتر ئینە سەر ناوەڕۆکی کۆنگرەکە خۆی کۆنگرەکە ناتوانین بڵین کۆنگرەیەکی بڵین مؤسساتی بوو بۆ شێوەی کە سەرۆکی هەبێ و جێگیر و ئەندامان و ئەوای هەبێت
بەڵکو کۆنگرەیەکی دامەزراندن بوو ئەتوانین بڵین پرۆتۆکۆلێک تایە بە بەشداری بەشداربووەکان تایە دراسە کرایە خولێکۆڵین لەسەر کرایە خۆت ئیمزا کرا لەسەرەوەی کە بە هەمومانەوە بتوانین کارێکی گشتگیر و هاوبەش بکەین بۆ پاڵپشتکردنی بواری پزیشکی میلی پزیشکی خۆماڵی ئەوەی کە لەناو میلەتانە هەیە خەڵک خۆی چارەسەری خۆی بکە خەڵک خۆی بتوانێت ڕۆشنبیریەکی تەندروستی هەبێ بتوانێت فریاگوزاری سەرەتایی فریای خۆی بکەیت بۆ هەموو نەخۆشیێکی سوک پەنا نەباتە بەر نەخۆشخانەکان و قەرەباڵغی دروست بێ کاری ئەوە بکرێت کە ینی زیاتر کۆنگرەکە کۆنگرەیەکی ڕێنیشاندەر و باسکردنی تەوەرەکانی لەوەیە خۆی گرتەوە کە پێشچاوی خەڵکی ڕوون بێتەوە کە چۆن چارەسەری میلی و خۆماڵی میلەتان بەرەو پێش بچێت زیاتر بەو شێوەیە ستافێک هیچ دەستەیەکی بەڕێوەبردن بۆ کۆنگرەکە دانرا نانە خۆی هەر کۆنگرەکە ستافی هەبوو بڵین ئەو کۆنگرەکە لە چیدا بوو بایەخی ئەم کۆنگرەیە لە چیایەکە بایەخی کۆنگرەکە لەوەیە بوو کە ئێمە بە دوای بەدیلێکی ترا بگەڕین بۆ ئابووری دەتوانین بەو شێوەیە کورتیکەین پوختیکەنەوە بە دوای بەدیلێک بگەڕین لەوەی کە لەگەڵ نەوتە بەڵێ بۆ نەوتیان کۆمەڵە کانزای ترکە هەیە کە بەرەو کۆتایی ئەچێن کە لە ژێر فشاری وڵاتە زلهێزەکانە لەوانەیە لە ژێر فشاری مان و نەمانە بێت بەرزبوونەوەی نرخ و تابەزی نابێ بەڵام ئەگەر شتێک تۆ خۆڕستکانە لە وڵاتەکە تا هەبێ یاخود خۆت بتوانانی کشت و کاڵی بکەی بەرهەمی بێنی زیاتر ئارامی و هۆقرەیت زیاترە لەوەی کە تۆ دڵنیاوایەکی زیاترت هەیە لە ئابوووریەکە تا مستەقیڕە بێت با بڵین چەسپاوتر بێ لەوەی کە ئابووریەک تەوێ کە وەلەوەی ئیشی ئێمەش نییە کە بڵین چەسپاو نەبێت کاک جلال ئێوە وەکو بەرپرسی ڕاگەیانی ڕوەگناسانی کوردستان وەکو ئامادەبوو بەشداربوویەکی ئەم کۆنگرێش پێتان کۆنگرەکە و جەنابیشتان پێتان وایە کە بەروبوومی سروشتی لە ڕووی دانەوێڵە و میوە و نازام چارەسەری سروشتی و ئەم شتانەوە یام بۆن خۆشەکانەوە ئەوەی کە لە چوارچەوەی عێراقا هەیە پێتان وایە بربەرەکانێ یام هیچ نەبێت شان بەشانی بەروبوومی وڵاتانی بانەڵێن وڵاتانی تەواو ئەوروپی و ئەوانە بەس پێتان وایە بربەرەکانی بەروبوومی وڵاتانی دراوسی خۆمانەکات و لەگەڵ ئەوانە بتوانین داهاتێک یان بەروبوومێکی خۆمان بنێرینە بازاڕەکانی جیهانەوە و شانازیشی پێوە بکەین لە ڕووی کوالەتی و جوانی و بایەخەوە لە ڕووی ئەوەی کە پێوترێ بوونەی تەحتی ژێرخانی بوون بەڵێ دەتوانێت کاری لەسەر بکرێت لە زۆر وڵاتانی دەوروبەر زیاتر پێشکەوتوو دوێت بەڵام ئەمە تەنها ژێرخانێکمانێ و کاری لەسەر نەکراوە ئەم کۆنگرەیە یاخود ئیشی ئێمە کۆمەڵی ڕوەگناسانی کوردستان کە ئیشی جادەرمانی ئەوان ناکەین ئەمانەوێت ئەو ژێرخانە بخەینە گەڕ خەڵک هان دەین یاخود حکومت ئاگای بینین لەوەی کە ئێمە گەوهرێکمان هەیە لە ژێر زەویە کە پێوترێ ڕۆک یاخود ڕۆکی پزیشکی بەگشتی ئەمانەوێ ئەو ژێرخانە ئابووری کە هەیە بیخەینە گەڕ ئەمانەوێ کارێ بکەین کە ئەوەی کە تەنها پشت بە نەوت و بە کۆمەڵە شتی کە نەبەسترێت لە وڵاتان زۆربەی وڵاتان ئێستا ئەوەنە قۆناغیان بڕیوە یاسایان بۆی دەرکردووە و کارگەی دوانین بڵین کارگەی جادەرمانی هەیە و پشت بە ڕۆکەکانی خۆیان نەبەستن عێراق یان با بڵین کوردستان بە تایبەتی وەکو ژێرخان زۆر لەوە زیاتری هەیە کە لە وڵاتانی دەوروبەر هەیە بەڵام کاری لەسەر نەکراوە کاری لەسەر بکرێت دڵنیام زۆر بەرەو پێشترە چین ژمارەی ئەندامان و بەشداربوانی کۆنگرەکە چەند کەس بوو بە چ پێوەرێک خەڵک دەبوویە ئەندامی کۆنگرەکە و ئایا میوانەکان لە ئاستی پلەی وەزاری وەزارەت و ئەم کەسانە کێ ئامادە بوو ئەوەی کە بانک هێشت کرابوو بۆ کۆنگرەکە خەڵکی معنی بوو ئەتە خەڵکی دیاریکرا و پەیوەست بە بابەتەکە بوو ئەوانی کاری جادەرمانیەکەن وەکو لە ناوی کۆنگرەکەەوە هەیە لە هەموو پارێزگاکان ئەوان خەڵکیان بان کرده بوو ژماری ئەندامانی کۆنگرە زیادە 200 کەس بوو 200 کەسی ئەکادیمی و شارەزا و پسپۆر لە بوارەکەیە لە هەموو پارێزگاکانی عێراقەوە کوردستانیش چەند ئەندامتان بەرکەوت بەر لەوەی بزانین کێ ئێمە لە کوردستان زیاد لە 10 کەس بانگێشت کراوین وەکو کۆمەڵی ڕۆگناسان وەکو وەزارەتی تەندروستیش ئەوەی مە بزانین بانگێشت کرابوون بەڵام درەنگ کتابەکەی بانگێشتەکە گەیشتە دەستیان فریان نەکەوتن کە کەسێک بنێرن وەکو نوێنەر بۆ کۆنگرەکە کاک جەلال هەستەکرێ پێشتر لە کۆمەڵێشتەوەکەوە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان تا ڕادەیەک ناڕازیە یان ناهاوکارە لە بوونی کۆمەڵەیەکی وەکەوەی ئێوە چونکە پێی وایە ئەمە لە سنگ و گرانی و بەهای ڕووەکە کیمیایەکان کەمەکاتەوە بەڵام سەیرەکەین ئەم کۆنگرێر
لەژێر سەرپەرشتی یان بەموچەی وەزارەتی تەندروستی عێراقا کراوە. پێت وانییە ئەم ناڕازی بوون نە هاوکاری وەزارەتی تەندروستی هەرێم لەگەڵ ئێوە یا لەگەڵ ئەو شێوە بیرکردنەوەی ئێوە بوو بێتە لەم پەر و هۆکارکەوە بەشداری جۆرێک لەم کۆنگرەنەکەیان بۆچی پرسیارێکی تر هەر لەم چوارچەوەیان پرسیارە بکەین وەزارەتی تەندروستی عێراق بۆچی گرنگی و بایەخی ئەم جۆرە ڕووەکە سروشتیانەی بۆ دەرکەوتە ئەم چارەسەرە سروشتیان بۆ دەرکەوتە بەڵام هێشتا کوردستان نەگەشتۆتە ئەو قەناعەت و بڕوایی کە ئەمەش بەدیلێکە بۆ چارەسەرە کیمیایەکان. ئێمە وەکو کۆمەڵی ڕۆگناسان بڵین بە دواداچوومە بۆم بابەتە کردووە ئەو ئێمە پێگەشتوین وڵاتی عێراق لە ساڵی 1970 بۆ هەشتا یاخود هەشتاویەک. ئەو کاتە کە وەزیری تەندروستی عێراق کوردە دکتۆر ئومێد مەدحەت موبارەک لەو کاتەوە لە ساڵی هەشتاویەکەوە زیاد لە 35 ساڵەکات لەو کاتەوە لە عێراق یاسایەکێ بۆ ڕێخستنی کاری جادرمانی لە وڵاتە. ئێستا یاساکە لە ئێمە نوسخەیەکی هەیە کە بە ئیمزای دکتۆر ئومێد مەدحەت موبارەکە ئەو کاتە وەزیری تەندروستی عێراق بوو لەو کاتەوە کارەکە ڕێکخراوە لەو کاتەوە جاکراوەتەوە کە کەسی عتار بۆ نمەوەی کە پێوتە بەهارات فرۆش و عتار فرۆش ئەمە بۆی هەیە چی بفرۆشێ کەسی جادرمانیەکە بۆ هەیە چی بفرۆشێ و کەسی دەرمانساز بۆ هەیە چی بفرۆشێ لەبەرەوە عێراق زۆر لە بێژە قۆناغی بڕیوە بەڵام لای ئێمە ئەو کارە نەکراوە بۆ هەر هۆکارێ بێ لەوانەیە خۆیان زیاتر بزانن وەزارەتی تەندروستی بزانن کە هۆکارەکەی چییە بەڵام ئێمە خاڵێکی زۆر گرنگی ئەویش ئەوەی ئێمە بەڕاستی ئەگەر تا ئێستاش نەکرابێ ئەوە بیانیەک نەوێ بۆی لەمە دواشکاری لەسەر نەکرێت بەعکسەوە ئێمە بە پێچەوانە ئێمە بێ لەمە دوا کە لەوانەیە بڵین زۆر جار باسی سربەخۆیی و باسی دەوڵەت دەکرێت هیچێک لە بنەماکانی دەوڵەت ئابوووریکی بەهێزا یاخود بڵین تەندروستی هاوڵاتیان یاخود لایانی بازرگانیە ئێمە لەم بوارەیە ئەتوانین ئابووری کوردستان زۆر بەرەو پێش بەرین ئەگەر بێت و کار لەسەر چاندنی ڕۆکە پزیکەکان بکرێت یاخود کار لەسەر بە دەرمانکردن و بە دروستکردنی کارگەی جادرمانی بکرێت ئەوەی کە ئێمەش ڕویای ئێمەش وایە بۆ شێوەیە کە هەر وەزارەتی تەندروستی خۆی سەرپەرشتی بکات هەر خۆی یاسای بۆ دەرکات بۆ کارگەکان هەر خۆی سەرپەرشتی خەڵکانی جادەرمان بکات و دەرمانسازە بەڕێزەکان کاری دروستکردنی دەرمانی گیاییەکان بکەن بەڵام خەڵکانێکی زۆریشمان هەیە سەدا ئێستا کۆمەڵی ڕۆگناسان لە کوردستانە 200 بۆ 300 ئەندامی زیاترمان هەیە کە شوێنی فرۆشتنی ڕۆکە پزیکەکانیان هەیە ئەمە شوێنی فرۆشتنەکەیەتی بەڵام ئایا شوێنی دروستکردنەکەی ئێمە تا ئێستا بەداخەوە لە وڵاتانی دراوسەیە دەرمان هاوردا ئەەکەی دەرمانی گیایی وەکو کۆمەڵی ڕۆگناسانی کوردستان بەشدار بوون کێتان بەشدار بوو لەسەر چه ئاستێک ئێوە ئەو کەسانتان دیاری کرد بە چه پێوەرێک ئەو کەسانتان دیاری کرد و ئاستی پلە و پایان لە کۆمەڵەکەی ئێوە چی بوو ئێمە لە بڵین سەرۆکی کۆمەڵە بڵین کە بانگێژنامەکە کرابوو بانگێژنامەکە کراوە بوو واتە بۆمان هەبوو چەند کەس پەری لەگەڵ خۆمانە و چەند کەسێکی بڵین دیاریکرا و محدود لە هەولێر سەرۆکی کۆمەڵەکەمان بەڕێز کاک اسماعیل مشیر عوسمان ئەو هاتبوو لەگەڵ چەند هاوکارێکی خۆی کە هەر ئەندامی خۆمانن لە هەولێر لە سلێمانیش من وەکو بەرپرسی ڕاگەیاندنی کۆمەڵەکە لەگەڵ دکتۆر سەرور بەهرۆز ئێرەوە چوو بووین لە کەرکووکیش ئەندامان هەبووە هەر تەواوکەری بڵین بەشی پزیشکی تەواو کردووە ئەویش چوو بوو بە کۆی گشتی ئەوەی کە چوو بووین لە کوردستانەوە دەکەس ڕۆشتبوون بەشدار بووین کێ هەڵسا بوو بە سازدانی ئەم کۆنگرە یا کێ سەرپەرشتی کۆنگرەکە و دیاریکردنی کەسەکان و وتار و ناوەڕۆکی کۆنگرەکەی لە ئەستۆ بوو ڕێکخراوێکی NGO لە بەغدا بە ناوی مرکز الهویة للدراسات والبحوث والتدريب الإنساني دکتۆر زەید سەرۆکی ڕێکخراوەکەیە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی تەندروستی بەغداد وەزارەتی تەندروستی عێراق ئەوان کە سەرپەرشتیاری کۆنگرەکە ئەوان بوون هەر لەوانیشەوە بانگێژنامە بۆ ئێمە هاتبوو کە بەشداری بکەین لە دیارە ئەمان پێشتر هەماهەنگیمان هەبووە لە ساڵی 2008 وەزارەتی تەندروستی عێراق بەشی ڕۆکە پزیشکەکان جارێکی تر سەردانی کوردستانیان کردووە ئێمە چوینە بۆ بەغا ئەوان هاتوون جاری کە ینی میوانداریمان کردوون پێشتر ینی کۆنگرەکە لە پڕانە بوو کە ئێمە بەشدار بووین پێشتر کاری بۆ کراوە چەند ڕۆژی خاند ئەم یەک ڕۆژ بوو یەک ڕۆژەکە لە بەیانەکەی تا نیوەڕۆ کۆنگرەکە بوو لە نیوەڕۆ تاکو ئێوارە پێشنگای ڕۆکە پزیشکەکان بوو یاخود بەرهەمە پزیشکەکانی سروشتی ئەوەی کە بڵین جادەرمانیەکان ناوەڕۆکی کۆنگرەکە بە شێوەیەکی گشتی چی بوو باز لە چی کرا چی داواکاری ڕۆگناسان چی بوو بۆ کۆنگرەکە چ وەڵامێکی بۆ ئەوان هەبوو بە شێوەیەکی گشتی بەرەنجامی ئەم کۆنگرەیە چی بوو کۆنگرەکە ناوەڕۆکی کۆنگرەکە ئەو بوو کە بەڕاستی عێراق یاخود
ئێمەش کاڵین کوردستان جەخت لەواکەینەوە دەڵێن لانکەی مرۆڤایەتیە لانکەی کشت و کاڵ و چاندنی ڕۆگ بووە وەکو لە ئەو گوندی چەرمۆی کە لای چەمچەماڵە بڵین هەیە کە لە مێژوە هەمومان خوێندومانە عێراق بڵین وڵاتی دوو ڕووبارەکە لانکەی مرۆڤایەتی و کشت و کاڵ و یاسا بووە هەزاران ساڵ پێش ئێستا حیفە ئێستا وڵاتێکی ئەوها بەڕاستی هەموو شتێک هاوردە بکات یان حیفە ئێستا وڵاتێکی بۆ شێوەیە کە هەموو شتێکی بۆ بێت لە دەرەوەی وڵات ناوڕۆکی کۆنگرەکە خۆی لەوەیە بینیوە کە کار بکرێت لەسەر ئەوەی کە بە شێوەیەکی هاوتەریب لەگەڵ پزیشکی نوێ پزیشکی خۆماڵی میلەتان یاخود پزیشکی گیادەرمانی و سروشتی ئەوەی کە ڕۆکێک تۆ مادەی چالاکی تێدایە ئێمە ناڵین بە شێوەیەکی هەڕەمەکی نەخێر بە شێوەیەکی زانستی ڕۆکێکی پزیشکی مادەیەکی چالاکی تایە بابین ئێمە سوود لەو ڕۆکە وەرگن ڕاستە خۆ بۆ تەندروستیمان یاخود بۆ پارێزگاری لە نەخۆشیەکانمان ناوڕۆکی کۆنگرەکەەوە بوو کە کار بکرێت لەسەر گرێدانی ئەمڕۆ بە دوێنێەوە لەسەر ڕۆشنکردنەوەی سبینێمان بەهۆی کارەکانی ئەمڕۆمان واتە کار بکرێت لەسەر زیندوکردنەوەی ژەرخانی کشت و کاڵی لە وڵاتەیە ئەوە ناوڕۆکی کۆنگرەکە بوو. بەڵێ کاک جەلال ئێوە دەکەس دەام بەشدار بوتان وەکو لەژێر سەقفی یان ژێر چەتری کۆمەڵەی ڕۆگناسانی کوردستان بەشداری ئەم کۆنگرێتان کردووە چەند دەستەی تر وەکو ئێوە بەشدار بوون یات لە چەند ئەم خەڵکان لە چەند کۆمەڵە پێگات بوون ئایا بەپێی پارێزگاکان دیاری ئەکرا یان بەپێی ئەو کۆمەڵانی کە وەکو ئێوە هەتان ئێستا بۆ منە لە سلێمانیا ئەندامتانە بۆ لە هەولێر هەتان بۆ لە کەرکووک لەژێر چەتری کۆمەڵی ڕۆگناسانی کوردستانە بووە ئەوانی تر لەژێر چ چەترێکە بەشدار بوون بەپێی پارێزگا بوو یا ئەوانیش کۆمەڵی سربەخۆیان هەبوو بەڵام مەرجنیە هەیەک پارێزگای بۆن لە بەغا و بەسڕە و ئەو شوێنانەی تر هەیان بوو خۆی دوو جۆر خەڵک بانگێش کرابوو بۆ کۆنگرەکە بەگشتی جۆرێکی بڵێن حکومی خەڵکێکی حکومی بۆ منە نوێنەری وەزارەی تەندروستی لەوێ بوو نوێنەری وەزارەتی خوێندنی باڵا لەوێ بوو پیشەسازی وزە لەوێ بوو نوێنەری بڵێن زۆربەی وەزارەتەکانی کە معنی بوون بە کارەکە لەوێ بوون ئەمە خەڵکێکی حکومی مؤسساتی خەڵکێکی تری دەرەوەی حکومی ئەو ڕێکخرا و کۆمەڵە و خەڵکانن کە کاری گیادەرمانی ئەکەن گیادەرمانیەکەن لە دەرەوەی کاری حکومەتە خۆیان سنتەری گیادەرمانیان هەیە یاخود ڕێکخرا و کۆمەڵیان هەیە ئێمە وەکو کوردستان لە بەرەوەی کۆمەڵی ڕۆگناسان لە سەرتاسەری کوردستانە ئەنداممان هەیە و لقمان هەیە بۆ منە لە کەرکووک لە هەڵەبجە لە سلێمانی لە هەولێر لە دۆهۆکیش هەمانە واتە تەنها کۆمەڵەیە چین کە سەرتاسەری هەموو کوردستانە گرێتەوە ئەجینە لە هەولێر ڕێکخراوی تر هەیە ڕێکخراوی ڕۆگناسی و ژیاناسی بەڵام لەوا چێ تەنها لە هەولێر هەبن یاخود لە دوو پیارێزگا هەبن ئێمە وەکو کۆمەڵە ڕۆگناسان لەسەر مستەوای کوردستان بانگێش کرابووین و ئەو تێشی کە پێشمان کرد نوێنەرایەتی هەموو خەڵکی کوردستانێک توانین بڵین لایەنی غیرە حکوومیەکەی باباسکەین ئەو توێشی کە پێشکەشمان کرد باسی چیتان کرد ناوڕۆکی ئەم وتەیە چی بوو ئەو وتەیەکی سەر بە خۆتان هەبوو لەوێ بەڵێ وتارێکی سەر بە خۆمانە بوو سێم وتار بوو لە تەسەلسولی یانزەی من وتاری کۆنگرەکەیە وتاری ئێمە سەرۆکی کۆمەڵەکەمان خوێندەوە کاک اسماعیل ئێمە وەکو بەشی ڕاگەاندن ئامادەمان کرد ئەویش خوێندەوە وتارەکە بە پوختی لەسەر ئەوە بوو کە مێژووی گیادەرمانی لە وڵاتەیە چۆن هاتووە ئێمە ئەگەر ئاوڕێک لە مێژوو بینەوە ئەزانین کە ئەبوو حەنیفەی دینەوەری کە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە دینەوەرە لە ینی 1000 ساڵ پێش ئێستا کتاب النەباتی نووسی و لە کاتێکە هیچ کاتێک لە ئەوروپاش لە هیچ وڵاتێک تا ئەو کاتە شتێک نەنووسرابوو لەسەر نەبات چەندین بەرگ و مجەڵەدی نووسی و لەسەر ڕوەک کتاب النەبات ئێستا یەک بەرگی ماوە ئەوانێکی فۆتاوە بەداخەوە ئێمە حەکیمی سلێڤانیمان هەیە کە خەڵکی دووهۆکە ئێستا ژنەوەکانی ماون دکتۆر سالم حەکیم ئەوان باسی ئەومان کرد کە ئێمە پزیشکی دەوڵەتی عوسمانی بووە 200 یاخود 150 ساڵ زیاتر پێش ئێستا پزیشکی ڕسمی بووە و دەستنووسی هێتا ئێستا ماوە باسی شێخانی تەریقەتمان کرد کە لە بیارە شێخ محەممەد علادین و شێخ عوسمان ڕەحمەتی خۆیان لەبێ ئەمانەکە ینی چارەسەری خەڵکی دەوروبەر و ناوچەکەیان کردووە و کتێبیشاندانە لەو بوارەیە کە 100 ساڵ زیاتر پێش ئێستا بووە باسی میرزا سدیقی چنگیانیمان کرد باسی سید خدر و سید خلیلمان کرد کە ئێستا بڵین سید خلیل وفاتی کردو سید خدر ماوە لە تەمەنایە هەرێکێک لەمانە زیاتر لە 50 ساڵ تەمەنی خۆیان لە بواری گیادەرمانیە سرف کردو و دەستنووسیشان ماوەتە بەڵێ کاک جەلال ئێمە زانین ئێستا بۆ منە حکوومەتی هەرێمی خۆمان و حکوومەتی بەغدا
لە زۆر ڕوەوە ئەوان بۆون ئەمان شتێگەڵێن ئەوان لەوەچە قەناعەتی پێ نەکەن یا ئەمان شتێگەڵێ ئەوان بەگویان ناکەن. ئایا ئەوانەی کە ئامادەبووی کۆنگرەکەم وەکو نوێنەری وەزارەتەکان اینجا بەڕێوەبەرانی کۆنگرەکە هاوڕا و هاودەنگمون لەسەر ئەوەی کە ئێوە بایەخی ئەو کەسانەتان ڕوون کردەوە کە لە بواری چارەسەری گیاییە دەستیان هەبووە یان بایەخی گرنگی و بایەخی بەروبوو مەسروشتەکان لە ئەو چوارچەوەی کە پێڵێن کوردستان ئەوان هاوڕا و هاودەنگ بوون یان قسەیان هەبوو یان بۆ منە ناکۆ بوون لەگەڵ قسەکانی ئێوە ئەوان لەگەڵ ئێمە هاوڕەنگ و هاودەنگ بوون و هاوڕاش بوون لەگەڵەوەی کە لەبەرەوەی چاوێکیان لە کوردستانە کە سەرچاوەیەکە بۆ ڕۆکە پزیکەکان لەبەرەوەی لای خۆیان تەنها ڕۆکە بیابانیەکان هەیە پزیشکیەکان بەڵام لە کوردستان جاترە هەیە بڵین شارڕێحانە هەیە گەزنە هەیە زۆر وڵات ینی ئەسڵەن کۆمەڵی ڕۆکێ تەنها لە هەورامان هەیە کۆمەڵی ڕۆکێ تەنها لە شارباژێرە لە شوێنی کە نییە لە بۆیژە ئەزمەر هەیە بۆ نمونە ئەو کەسانی کە وتاریان پێشکەش یا ئامادەبوانی کۆنگرە بە شێوەیەکی گشتی بتەوێنێتەوە هەموو کەس داواکاریەکی هەبوو ئەم داواکاریانە ئەخرای بەردەستی کێ یان کێ ئەرکی بۆ نمونە وەڵامدانەوە و جێبەجێکردنی داواکاری بەشداربووانی ئەگرتە ئەستۆی خۆی ئایا ڕێخەرانی کۆنگرەکە بوو وەزارەتی تەندروستیە وەزارەتی بۆ نمونە پیشەسازی و وزەیە یا وەزارەتی کوشتکۆڵ یا کێ بۆ نمونە ئەرکی وەڵامدانەوە و جێبەجێکردن و داواکاریەکانی بەشداربووانی کۆنگرەی گرتە ئەستۆی خۆی وەزارەتی تەندروستی کە وەکیلی وەزیر هاتبوو دکتۆر عەبدولئەمیر موختار ئەو خۆی وتەیەکشی هەبوو و ئەو داوایانەی یاخود ئەوەی کە لە کۆتایە باسیەکەی ڕاستپاردەکان هەمووی لە کۆتایە ئاراستی وەزارەتی تەندروستی کرا کە وەزارەتی تەندروستی هەستێت بە پشکنینی شوێنەکانی جادەرمانی و هانی وەبەرهێنەران و سەرمایه‌داران بدات کە کارگەی جادەرمانی دروستکەن بە سەرپەرشتی پزیشکانی دەرمانسازی بەڕێز و ڕاستەوخۆ ئەوانەی کە ئەو جیهەتەی کە شتەکانی ئاراستاکرا وەزارەتی تەندروستی بوو بە تایبەتی بەشی ڕۆکە پزیشکیەکان قسم طب الأعشاب کە دکتۆرە ڕیناتە سەرپەرشتیەکە دەربارەی کوردستانیش ئێمە ئەوەی کە هەستمان پێ کرد لە کۆنگرەکەیە و بەجیاش دانیشتمان کرد لەگەڵ ستافی بەڕێوەبەری کۆنگرەکەیە هەستمان بەوە کرد کە هەماهەنگی هەیە لە بینی وەزارەتی تەندروستی هەرێم و وەزارەتی تەندروستی بەغدا هەماهەنگی هەیە ینی هەرێم ئەوە نییە کە بابەتەکەی ئێمال کرد بێ وەزارەتی خۆمان ئەو نییە کە بڵین بابەتەکەی ئێمال کرد بێ کە هیچ ئاوڕی لە نەهاتەوە لەوانەیە بە جۆرێک لە جۆرەکان چاوەڕێەوە بێ کە حکوومەتی ئەتیحادی کارێک بکات یاخود دەست پێشخەریەک بکات بەڕەسمی ئەمجا ئەمانیش وەک بڵێ قۆناغی ببرن لەوانەیە چکە سەبەر منە بەڕێز وەزیری تەندروستی خۆمان ئەگەر هەر هەنگاوێک بچێتە پێش داوانەیە کۆمەڵی خەڵک ناڕازی من لە کارەکانی بەس ئەگەر چوارچێوەیەکی یاسایی بۆ دروست بوو ئەویش دڵنیام کە خەمخۆری ئەم بابەتەی هەموو بابەتەکانی کەشە کە چوارچێوەیەکی یاسایی هەبوو لە ناو چوارچێوەکەی تۆ کارت کرد ئەویش لەواچی ناڕزایەتی نەهات ئێوەکو نوێنەری کۆمەڵی ڕۆگناسانی کوردستان و ئامادەبوو لەو کۆنگرەیە داواکاریتان بۆ بەرپرسان و ڕێکخراین کۆنگرەکە چی بوو یا چیتان بۆ کوردستان کرد چ بەرهەمێکتان لەگەڵ خۆتانە هێنایەوە بۆ کوردستان کە وەکوڵێ پەسەندکراوی ئەو کۆنگرەیە بێ و ئێمە ئێستا بتوانین وەکو کورد ئێوەش وەکو کۆمەڵەکە شانازی پێوە بکەن و بڵێن ئەمە دەستکەوتی ڕۆشتنمان بووە بەرەو بەغدا ئێمە ئەوەی کە ڕێکەوتی لەسەری لەگەڵ ئەوانە بەردەوامبوونی ئەم هەماهەنگی و جۆرەکارانەیە کە بکرێت و گەیاندنی دەنگی ئێمە بە ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO ئەوە دەستکەوتێکە بۆ ئێمە کە ئێمە لە ڕێی بەغداوە بتوانین دەنگمان بگات بە ڕێکخراوی تەندروستی جیهانی لەبەرەوەی ڕێکخراوی تەندروستی جیهانی کە 190 وڵات زیاتر ئەندامن تێیدا استراتیجێکی هەیە خاڵێکی زۆر گرنگ ئەوەیە کە استراتیجێکی هەیە بڵێن پەرتووکێکە 10 ساڵ جارێ ئەم پەرتووکە نوێ ئەکاتەوە استراتیجی ڕێکخراوی تەندروستی جیهانی بۆ پزیشکی ملی وڵاتان ئێمە کارمان کردووە لە ڕێی بەغدا و یاخود لە ڕێی ئەو NGO کە لێوە هەن دەنگمان بگاتە WHO بۆەوەی کە پزیشکی ملی خۆماڵی کوردەواری تۆمار بکەین ئەو خاڵێکی زۆر گرنگە بۆ ئێمە بتوانین پزیشکی ملی چۆن بڵین بۆ نمونە پزیشکی هندی هەیە پزیشکی ڕۆمانی هەیە پزیشکی چینی هەیە تەنانەت پزیشکی ئەفریقیش هەیە کە شانازی پێوەکەن پزیشکی ئێرانی هەیە پزیشکی عەرەبی کۆن هەیە ئەمانە هەمووی تۆمار کراون بەڵام بەداخەوە تا ئێستا ئێمە لەبەر هەر هۆکارێک بێ ئەمە نەکراوە ئێمە هەوڵ دەین لە دوای ئەم کۆنگرەیەوە دەنگمان بگاتە WHO پزیشکی ملی خۆماڵی کوردی تۆمارکن کە ئێمەش میلەتێکین هەزاران ساڵە لەسەرم زەویە ژیاوین و حەکیمان و ڕێبەرانی پزیشکی ئێمە پێشتر خۆیان چارەسەری دەوروبەر و هەڵاتەکانی خۆیان کردو بە ڕۆکی پزیشکی
ئەوە ئەمە تۆمار کراوە دەستنووس هەیە کتێب هەیە لەم بوارەیە کە کارمان لەسەری کردووە ئەمە چەکە لەو کارانەی کە ئێمە ئیشمان بۆی کرد لە کۆنگرەکەیە و لە دوای کۆنگرەکەش و بەردەوامبوون لەسەر هەماهەنگی لەگەڵ وەزارەی تەندروستی بەغدایە ئەمەش خاڵێکی گرنگە بۆ ئێمە کە کارمان لەسەری کردو و بەردەوام ببین لەوا چێ کۆنگرەی داهاتوو لە کوردستان ببەسترێت لەوانەیە کۆنگرەی داهاتوومە لە کوردستان چەند ساڵ جارێدانراوە کۆنگرە ببەسترێت وەکو کاتی بۆ دیاری نەکراوە بەڵام بەپێی پێویست بەپێی پێویستی قۆناغەکە ئێستا بۆ منە قۆناغەکەەوە پێویستە کرد کە ئەم کۆنگرێ ببەستێت بەرەوەی بەرتەوازەیی و بڵاویەک لە کارەکانە هەبوو لەوانەیە ینی گرنگی یاسا بۆم خاڵە لەوەیە خۆی بینێتەوە لەوانەیە کەسێک خولی ڕاهێنانی نەبینیوە یاخود بەبێ شارەزای دەستی داوت ئەم کارە ئەویکە باشە نەیاسایەکەی ڕێی لێ بگرێ نەیاسایەکەی ڕێی پێبدا ئەمە حاڵەتە مەعەلەقەکەی ئەمە خەتەرەکەی لەوەیە نەیاسایەکەی ڕێی پێبدا تا ڕێکی بخە نەیاسایەکەی ڕێی لێ بگرێ بەڵێ کاک جەلال جەنابتان فەرمووتان کە تا ئێستا وەزارەتی تەندروستی پێچێ پێی خۆش بێ کە هاوکار و هەماهەنگتان بێ بەڵام پێچ لەبەرەوەی نەبوونی چوارچێوەیەکی یاسایی وای کردووە کە نەتوانێت بەدەم داواکارەکانتانەوە بێ ئێوە تا ئەوەی کە وەزارەتی تەندروستی چوارچێوەیەکی یاسایی دابنێ بۆەوەی کەوا هەماهەنگ و هاوکار بێ لەگەڵێەوە لەو کۆنگرانەتان توانی وا بکەن کەوا بەروبوومە سروشتیەکان چارەسەرە پزیشکی گیاییەکان ئەوانەی کە لە کوردستانە هەن وەکو ئەڵێ بە فلتەری وەزارەتی تەندروستی عێراقایە بە فلتەری ئەو کۆنگرەیە ببرێ و لەوێ وەکو ئەڵێ سەرچاوەیەکی باشی بژێوی و داهات و چارەسەری پزیشکیان لێ دەربێنێرە و اینجا ئێمە وەکو خۆمان سوودیان لێ ببینین ئێمە ئەوەشمان کرد وەکو باسم کرد بەشی دووەمی کۆنگرەکە پێشنگایکی ڕۆکە پزیشکەکان بوو ئێمەش لە کوردستان و بەرهەممان بردبوو بە تابەتی بڵین سەرۆکی کۆمەڵەکەمان کە لاورێرە و کۆمەڵە بەرهەمی خۆی هەبوو شامپۆ و هەندێک لە جۆری چایەکان بردبووی من سێ جۆر تۆوی دەگمەنم بردبوو کە لای ئەوان نەبوو تۆوی زعفرانم بردبوو و تۆوی مۆرینگان بردبوو و ڕۆکی بڵین دەگمەنمان بردبوو کە لەوێ بۆ یەکەم جار بۆ ئەوان ببینن مۆرینگا کە شەجەرەت المعجزە یاخود درەختی معجزەی پێوترێ یاخود درەختی ژیانی پێوترێ ئەومان بردبوو لەوێ پەخشمان کرد و زۆریان پێخۆش بوو کە بینیتیان و ناسیتیان و زعفرانیش تاکە تاکە کاری لەسەر کرا بوو بەڵام ئێمە لێرە چونکە خۆمان بە شێوەیەکی فراوان کشت و کاڵمان کردووە تۆوی زعفران یاخود پیازی زعفرانیشمان لەگەڵ خۆمانان بردوو بۆ ئەوێ هەر پێخۆشحاڵ بوون کە ئەوەشیان بینی لەوێ بەرهەمی تریشمان بردبوو ئەوەشی کە لەگەڵ خۆمانە ئەتوانین بڵین هێنامانەوە ئەوە بوو کە ئێمە بتوانین کار بکەین کار بکەین بۆ هاوڵاتی بەگشتی کار بکەین بۆەوەی کە بۆ کەرتی تەندروستی فراوانتر ینی بێلەوەی کە ئێستا هەیە بە تابەتی کە ئێستا باز لە گۆڕینی کرد بڵین سێکتەری تەندروستیە کرێ من پێمان باشە لەگەڵ گۆڕینەکەیە پزیشکی سروشتی یاخود پزیشکی جادەرمانیشی تێ بکرێت بەوەی کە ئەویش چوارچێ یاسایی وەربگرێ چوارچێوەیەکی یاسایی وەربگرێ و ئەویش ببێتە دواتر ببێتە چۆن بڵێ فرادڕستێک بۆ هاوڵاتی تا چەند ئامادە بوون کە ئەم بەرهەمانە لە ئێوە وەربگرن و بەکاریان بێنەوە لە وەکو بیانکەنە دەرمان یا بیکەنە ئەوان ئامادە بوون کەرەستەیەکی خاو ئەوان نەک ئامادە بوون ئەوان کە ئەوەی کە وەکیلی وەزیری سەحە باسی کرد کە باسی کرد وتی ئێمە لە بەغدا کارمان کردو لەسەر تێکەڵکردنی پزیشکی نوێ و پزیشکی گیایی وتی لە چەند بنکەیەکی تەندروستی بەغدا ناوی چەند بنکەیەکی برد ئێستا بڵین ڤیدۆکەی ماوە وتی ئێمە چەند ڕۆیەکی پزیشکیمان بە شێوەی دەرمان واتە تەنها ڕۆکەکەی کراوە بە دەرمان ڕاستەخۆ دابەشمان کردو بەسەر بنکە تەندروستەکانی بەغدایە واتە چەند بنکەیەکی تەندروستی لە بەغدا ئێمە دامانە پێیان تاوەکو لەگەڵ بڵین پاراستۆڵ و ئەمۆکسیلین و فلاجیل و دەرمانەکانی کا بدرێ بە نەخۆش ئەوە خاڵێکی زۆر گرنگ بوو کە ئەوان لە بەغدا کاریان کردو لەسەرەوەی کە بە تێکەڵی بە تەدریج چەند دەرمانێکی گیایی بدرێ بە بنکە تەندروستیەکان بۆی پزیشکە بەڕێزەکان بدەن بە هاوڵاتیان و بە نەخۆش ئەوە هەنێوان گەشتنتە قۆناغەشی کە تێکەڵکردنی پزیشکی گیایی لەگەڵ پزیشکی نوێدا ئێوە تا چەند لە ئەنجام یان لە بەرامبەر هەمە هەنگ نەبوون و ناهاوکاری و ناڕازیبوونی وەزارەتی تەندروستی حکوومەتیاران بەرامبەر بە کارەکانتان یان بە گومان سیرکردنی کارەکانتان تا چەند داواتان لە حکوومەتی عێراقی یا وەزارەتی تەندروستی و سەرۆک و بەڕێوەبەرانی کۆنگرەکە کرد کە ئەم کێشەیەتان بۆ چارەسەر بکەن و ڕاستەوخۆ لە هەرێمی کوردستان ئێوەش هەماهەنگ بن یا وەزارەتی تەندروستی لەگەڵ تەنها هەماهەنگ بێ بۆ ئەوەی کارەکان تامە باشی بەڕێوە بچێ ئێمە بە هیچ شێوەیەک لەوێ باسی ئەومان نەکرد کە کێشەمان هەیە بەڵکو گەڕانمانەتەوە بەوەی کە ئێمە سروشتی وڵاتەکەەوە هەڵکەوتووە کە تا ئێستا ڕێک نەخراوە
ینی کاری جادرمانی لە کوردستان بە شێوەیەکی بڵین خۆڕسک چۆتە پێشەوە بەڵام نەچۆتە قاڵبی چوارچێوە و چوارچێوەیەکی یاساوی یاخود دەستوریەوە. ئێمە خۆمان پرۆژەمان ئامادەیە بۆ پەرلەمان بۆ وەزارات بۆ هەموو شوێنێک هەر کەسێک هەر بە ڕێزێک بێ و دەستی هاوکاریمان بۆ درێژکە ئمە پرۆژەمان ئامادەیە پرۆژەیەکی وەرگیرا و لە هەڵقوڵاوی ناوخۆی مێژووی کورد و لەگەڵ وڵاتانی دەوروبەر پرۆژەیەکی بەراوردیشە ئامادەمان کردو هەر بە ڕێزێک هەر جیهەتێک وەزارەتی تەندروستی بێ وەزارەتی کشتتوکاڵ بێ هەر بە ڕێزێک بێوێ لەم بوارەیە دەستمان بگرێت ئێمە مەمنونی ئەبین و بۆ دواتر با بڵین بۆ مەسلحەتی هاوڵاتی کوردستان هەر کەسێک دەستبارمان بێ ئێمە سوپاس یەکەین بەڵام ئێمە بە هیچ شێوەیەک باسی کێشەمان نەکرد لەوێ تەنها گێڕامانەوە بۆ ئەوەی کە تا ئێستا بەداخەوە ئەنی بە شێوەیەکی خۆڕسک کارەکە چۆتە پێشەوە نەچۆتە قاڵبێکی چوارچێوە یاساییەوە بەڵام داوامان کردووە کە وەزارەتی تەندروستی بەغدا لەگەڵ وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم هەماهەنگی بکات و ئەم بابەتیان لەگەڵ باز بکەن و بە جددی هەردووکیان بێنە سەر خەت و ئەم کارە ڕێک بخرێ. ئێمە کۆمەڵی ڕۆگناسان بۆ نەهاتوین کە بە عشوایی بە شێوەیەکی هەڕەمەکی بمانوێت کاری لەسەر بکەین. کاک جەلال جەنابتان لە ئەسنای قسەکانتانە ئاماژەتان بە بەشداربوونی چەند کەسایەتی و نوێنەری وەزارەتەکان کە بەس بە شێوەی هێگشتی بزانین ئەوانەی کە بەدەر لە ئامادەبووان ڕێکخرانی کۆنگرەکە لە ئاستی وەزاریە لە ئاستی حکوومەتە کە بەشدار بوون کێ بوون هەم بزانین پلیان چی بووە و وتاریان هەبووە یاناوە ئێوە چه داواکاریەکتان لەوانە هەبووە. خۆی دکتۆرە عادیلە وەزیری سەحی بڵین بەغدایە نەیتوانی ئامادە بێت بەڵام لەجێ خۆی دکتۆر عەبدولئەمیری موختاری نارد وەکیلی وەزیری سەحەیە وتەیەکشی پێشکەش کرد تەنانەت وتی من 30 ساڵ زیاتر لە بریتانیا جەراحی عام بوومە و حاڵەتی وا هاتۆ تەلام کە بڵێن شێرپەنجەی مەمەک بووە هاوڵاتیکی بریتانی باسیەوەی کە لە کۆگرەکە کەوتی هاوڵاتیکی بریتانیا تو تەلام تەنها من دەستنیشانکردی نەخۆشەکەم بۆی کردووە دواتر خۆی چووە بە طریقەیەکی تایبەت یاخود لای کەسێکی شارەزا ئاوی ڕشکە و ئاوی پیاز و کۆمەڵی شتیکەی وەرگرتووە شێرپەنجەکەی چاک بۆتەوە لە ماوەی 6 مانگ بۆ ساڵێکە گرەکەی مەمکی کەم بۆتەوە. بە ئەمە باسیەوەشی کرد کە بڵین وەکیلی وەزیری سەحەیە دکتۆرە ڕیناتا هاتبوو کە بەرپرسی بەشی ڕۆکە پزیشکەکانە ناو وەزارەتی تەندروستیە ئەمانەمووی بەرپرسی حکومین لە هەمان کاتا بڵێن لە وەزارەتی خوێندنی باڵاوە دکتۆر حەیدەر بەها هاتبوو کە بڵێن جێگری ئەمیدی کاروباری زانستیە لە کۆلیژی دەرمانسازی لە زانکۆی نەهرێن و چەند پزیشکێکی بەڕێزی تریش هاتوون بە نوێنەرایەتی وەزارەتەکانی خۆیان بڵێن بۆ منە وەزارەتی خوێندنی باڵا چەند نوێنەرێکیان هاتبوو وەزارەتی تەندروستی دوو نوێنەرسیۆنیان هاتبوو بەگشتی دەتوانین بڵین چەند بەرپرسێکی حکومی هاتبوون کە سەرپەرشتی کارەکەیانە کرد ڕاستەوخۆ لەوانەشە تیا هەبوو کە ڕەخنەی لە کارەکە هەبێ سە بۆ منە پزیشکی دەرمانساز هەبوو کە لەگەڵەوانە بوو بە هیچ شێوەیەک هاوڵاتی ڕاستەوخۆ گیایەک لە کەسێک بکڕێ بەڵام جەختێکە دە لەو سەروی ئللا ئەبێ و گیایە بە چەند قۆناغێک کاتێ بڕێ بکرێ بە درەک بکرێ بە عقار بکرێ بە دەرمانێکی بڵین کیمیاوی یاخود ئامادەکراوی تەواو بەڵام ڕای زاڵ لە کۆنگرەکە ئەو بوو کە هەماهەنگی ئەتار و یادەرمانەکانیش بکرێت بۆی ئەوانیش بتوانن کە هەم کار و پیشان بۆ بدۆزرێتەوە هەم بتوانن بەپێی ئەو خولوڕاهێنانی کە بینیویانە ئەو زانیارانی کە هەیەە بتوانن کار بکردن بوارە نەکۆکو پزیشکێک بەڵکوکو فرۆشتی بەرهەمە سروشتەکان. بەڵێ کاک جەلال بەرنامە و پرۆژەی ئێوە یا پێشنیار و داواکاریتان داواکاری بۆ ناکە بۆمە شتێکتان بۆ بکەن یان وەڵامی شتێکتان بنەوە بەس بە شێوەی هیچتی بەرنامە و پرۆژەی ئێوە لە چوارچێوەی کۆنگرەکە چی بوو چیتان خستە پێشچاوی خەڵک یان بۆ چه شتێکی ترتان بۆ کۆنگرەکە زیاد کرد و لە نووسینە بۆنە بە شێوەیەکی گشتی بەرنامە پرۆژەتان چی بووەوە؟ ئێمە بەرنامە پرۆژەمان ئەوە بوو کە بێجگەلەوەی کە باسی بڵین مێژووی پزیشکی میلیمان کرد لە کوردستان لە ناو وتەکەمانە و دواتریش بەجیا باسی ئەومان کرد کە گرنگە کۆمەڵێک کۆمپانیا و کارگەی جادەرمانی کە لە بەغدا بوونیان هەیە یاخود لە حکوومەتی عێراقی کە بوونیان هەیە گرنگە ئەو کارگانە لەبەرەوەی دەرمانەکانیان ڕێگەی پێدراوە و سروشتی و یاییشە گرنگە کە ئەوانە نوێنەرایەتیان لە کوردستان هەبێت بۆ ئێمە بتوانین بە ئازادانە ئەو بەرهەمانە بفرۆشین ئەوە خاڵە بوو کە گرنگی لەسەرکرا لە بەرامبەردا کارمان کردبەوەی کە ئەوانیش بتوانن بەرهەمی خام بەرهەمی خاو لە ئێمە وەرگرن بۆ نمونە ئێمە ئەوە بێتەوە کاتە بێتە بڵین ئاڵ و گۆڕکردنی بەرژەوەندی ئەوان بتوانن سوود لە ئێمە وەرگرن لەو بواری کە ئێمە بەرهەمی خاویان پێ بفرۆشین ڕۆکی پزیشکیان پێ بفرۆشین لە بەرامبەردا
بتوانین ئەوان بەرهەمی لە کیستنراوی یاخود لە قوتونراوی گیایی بە ئێمە بفرۆشتنەوە ئێمە کاری لەسەر بکەین بە شێوەیەکی ئازادانە بیفرۆشین لەبەرەوەی وەزارەتی تەندروستی لەوێ ڕێگەی داوە بە چەندین کارگە کە کاری جادەرمانی بکەن و بەرهەمەکانیان ڕێگە پێدراوە لە بازار هەبێ ئەمە کارێکی داواکارێکی ئێمە بووکە هەماهەنگی بکرێت لەو بوارەیە مەڵێ بە شێوەیەکی گشتی ئێوە پێشتر وتمان داواکاریتان بۆ کۆنگرەکە چی بوو بەس بەدەر لەو کۆنگرەکە یا لە دەروی کۆنگرەکە داواکاری و پێشنیار و ڕەخنە و گلەی سەرنجتان لە بۆ منە ڕێکخرا و کۆمەڵە گیا دەرمانیەکان ئەوانەی چارەسەری ڕوەکیەکەن یان بۆ من لە نوێنەر و وەکیلی وەزارەتەکانی کشت و کاڵ و تەندروستی و بازرگانی و پیشسازی و وزە و ئەم شتانە ئێوە داواکاریتان چی بوو بۆ ئەوان ئەوانیش ڕادەی وەڵامدانەوە و ئەرێنیان تا چەند بوو ئێمە پێشەوەی کە بچینە بەغاش و بەزداری کۆنگرەکە بکەین لێرەش سەردانی چەند وەزارەتێکمان کردووە سەردانی بڵین وەزارەتی تەندروستیمان کردووە سەردانی وەزارەتی کشت و کاڵمان کردووە سەردانی بڵین پارێزگارەکانمان کردووە و بە خۆشحاڵی و زۆربەیان دەتوانین بڵین هەماهەنگ لەگەڵمانە زۆربەیان پێیان خۆشە کە ئەم کارە بەرەو پێش بچێ بە شێوەیەکی ئەکادمی و زانستی هەمویان لەگەڵ ئەویان بەڵام لەسەر ئالێتی وەک باسمان کرد چوارچێوە یاسایەکەی تا ئێستا پرۆژەیەکی گشتگیر پێشکەش نەکراوە کە هەمووی کاری لەسەر بکرێت پرۆژەی ئێمە ئەوەی بەڕاستی هەزاران خەڵک ینی کاران بۆ بدۆزرێتەوە نەک لە پڕابیەوە ئەم کارە بکات بەو شێوەیە نا هەرکەس بە پێی توانای خۆی هەرکەس بە پێی زانست و بڵین پلەی خۆی و بڕانامەی خۆی کارێک بکات کەسێک بۆ منە گەنجێکە توانێت کشت و کاڵکە ئەگەر نەتوانێت پیشەساسی دەرمان بکات یاخود نەتوانێت کاری پزیشکی بکات خۆتوانێت کاری کشت و کاڵی بکات ئەتوانێت کاری گواستنەوەی ئەو ڕۆکە بکات ئەتوانێت بۆ منە کەسێک یان یەکۆی لە خاڵێکم باسمان کرد سەرەتا ئێمە زنجیرەیەکمان هەیە بۆ ئەم کارە هەر لە جوتیارێک و دەست پێکات تاوەکو پیشەساس ئەو کەسێک کە بڵین کارگەیەک دروستەکە ئەو کەسێک کە بەرهەمەکە کردنی فرۆشتنی پێوەکە بازرگانی پێوەکە ئەمە لە زۆربەی ئەتوانم بڵێم زۆربەی ڕۆکە پزیشکیەکان خۆڕسک و ئەوەشی کە بەدەست ئەنێژرێ ئەتوانین بگەینە قۆناغێک کە نەک ئیکتیفای ذاتی ئەتوانین هەناردەکەین بۆ دەرەوە کاک جەلال ئێوە وەک لە قسەکانتانە دەرەکەویان ئێمە پێمازانین بووە کە کۆمەڵەکەی ئێوە بۆیە لەوەچە تا ئێستا کە بە شێوەیەکی گوماناوی سیرەکتێ یا بۆ منە ناڕازین لە کارەکانتان ئێوە وەکو سەربازێکی ون یا سەربازێکی نەناسا و کارەکەن ئێوەش بۆچی هاوشێوەی ئەم کۆنگرێ لە یەکێک لە شارەکانی یا سلێمانی یا هەولێر کۆنگرەیەک یا کۆبوونەوەیەکی فەرمی و گەورە ساز ناکەن بە ئامادەبوونی سەرۆکی پەرلەمان نوێنەری حیزبەکان وەزیر و ئەو وەزارەتەکان بۆ نمونە هەم خۆتان بناسێنن هەم کار و چالاکی و داواکاری و پێشنیارەکانیشتان بەرچاوی ئەم خەڵکانە بخرێ بۆ ئەوەی ئێوە هیچ نەبێ بکرێنە کۆمەڵەیەکی ڕسمی یا هیچ نەبێ هەماهەنگ و هاوکاریتان لەگەڵا بکرێت لەگەڵ وەزارەتی تەندروستیە جوانە خاڵێکی زۆر جوانە ئێمە ئەوەی کە کاری لەسەرەکەین ئەتوانین بڕین کۆتایی هەوڵەکانمان کۆتایی ئامانجەکانمان ئەم شتەیە کە جەنابەت باست کرد خاڵێکی زۆر جوانە ئێمە دەتوانین بڵین زیاد لە 10 ساڵ زیاترە دەیان ساڵە یاخود بۆ 20 ساڵ زیاتری شەچێت کە ئەندامانی کۆمەڵی ڕۆگناسان خۆبەخشانە بڵین سەرۆکی کۆمەڵە و دەستەی کارگێڕی و بەرپرسی لقەکان خۆبەخشانە کاریان کردووە بۆ ڕێخستنی بواری جادەرمانی لە کوردستانە خۆمان ڕێنماییمان دەرکردووە بەڵام دواتر نیشانی لایەنی پەیوەندیدارمان داوە بڵین بردومانە بۆ دەستگا ئەمنیەکان ئاسایشە پارێزگارە قایمکامیتوانەکە کە ئێمە ئەم کارە تا ئێستا بە یاسا نەکراوە ئەم خاڵانە پێتان چۆنە ئێمە لەسەر ئەم خاڵانە ڕێنمایی ئەندامەکانمان بکەین زۆر شتێکیان پێ خۆش بووە خۆی کاک جەلال بەرپرسێک لە کۆبوونەوە کۆنگرەیەکی ئاوا خەڵک چەپڵەی بۆ لێ بدەن و ئەم هەموو کامێرایی لەسەر بێت لەوە چێ کۆمەڵی قسەی باق و بریق و ئەو شتانەکە بەڵام تۆ نووسراوێکی بۆ ئەبەی یەکسەری خاتە ژێرەوە و ئیتر بڕۆ وەڵێ نایبینیتەوە مەبەستمەوە ئێوە کۆنگرێکی وا بە پێویست نازانن خۆی پێویستەکەی چییە واقعەکە فەرزیەکات ئەگەر تا ئێستش خەمساردی بوو بێ تا ئێستا کەم تەرخەمی بوو بێ لەمە دووە لەبەرەوەی کارەکە زۆر بڵاو بۆتەوە و تەنها مەسەلەی جادەرمانی نییە بڕۆ دوکانی کەمالەتەکان ئێستا ئەنوا هەبوو شتی قەڵەوی و زەعیفی و شتە فرۆشت خەڵکی لەوانەیە ڕزمان هەیە مەسەلەن بۆ پیشەوەرانی بوارەکە کە بەڕاستی کارەکەن خەڵکی لەوات خوێنەواری نەبێ دەرمانی شەرپەنجە زۆر باشە کاک جەلال خاڵی زۆر مەترسیدارە ئەگەر کاری بۆ نەکرێ
یعنی بێ واقعەکە وا بکات کە کاری بۆ بکرێت کاری بۆ نەکردەوە لە دەست دەرچێت. کاتی بەرنامەکەم زۆری نەماوە لە کۆتایی هەموو کۆنگرە و کۆبوونەوەیەکە هی حیزبی بێ یا هی کۆمەڵ و ڕێکخراوی کۆمەڵێ بەلاغی کۆتایی ڕائەگەیەنرێ کۆمەڵێ ڕاستپاردە و وەکو ئەڵێ پێوەری جێگیرکراو کە لەو کۆنگرا دەنگیان لەسەر دراوە یا بڕیاریان لەسەر دراوە بڵاو ئەکرێنەوە. بابزانین بۆ نەهی کۆنگرەی حیزبی یان ڕێکخراوی وا هەیە 40 خاڵیان جێبەجێ کردو 40 خاڵیان جێ کردوتەوە. ئێوە جەنابتان ڕاستپاردەکانی ئەم کۆنگرەیە چی بوون کە بە شێوەیەکی گشتی ئێمە جەنابتان باسی بکەم زانین ڕاستپاردەکانی ئەم کۆنگرەیە چین و چیان تیا جێگیر کراوە. ڕاستپاردەکانی کۆنگرەکە ئەوان بەگشتی باسی عێراقەکەن ئەلبەتە کوردستانیش تا ئێستا بڵێنجا نەبووەوە بەڕسمی لە عێراق. بەگشتی ڕاستپاردەکان ئەو بوو کە وەزارەتی تەندروستی مولزم بکرێت بەوەی کە سەرپەرشتی ڕاستەوخۆی شوێنەکانی فرۆشتنی دەرمانی جای بکات. ئەمە خاڵێک سەرپەرشتی ئەو کارگانە و ئەو شوێنانە بکات کە دەرمانی جاییتیا دروست دەکرێت. ئەو خاڵێکی گرنگ واتە فرۆشتن و دروستکردن. خاڵێکی خاڵی سێم ئەوەیە کە هەر وەزارەتی تەندروستی لە ڕێی بەشی ڕۆکە پزیشکیەکانەوە قسمی طب الأعشاب ملزمە بەوەی کە خولی ڕاهێنان بۆ خەڵکانە بکاتەوە کە لەم بوارەیە کارەکەن. ئەو کەسانەی کە ئیشەکەن لەم بوارەیە خولی ڕاهێنانیان بۆ بکاتەوە بە پێی ئاستەکەی خۆی بڕوانامەی باتێ کە ئەمە بتوانێت چی بکات. ئەمە تەنها بتوانێت بارات بفرۆشێ دەرمان بفرۆشێ چی بکات چینەکە. ئەمە خاڵی سێماتە گرنگیدان بەلایانی زانستی و کردنەوەی خولی ڕاهێنان. خاڵی چوارەم کار بکرێت بۆ کۆنگرەی زیاتر و هەمانی کارەکە لە سنووری وەزارەتی تەندروستی دەربچێت بچێتە بوارێکی فراوانترەوە هەماهەنگی بکرێت لەگەڵ وەزارەتی کشت و کاڵ بۆ کردنەوەی بەشی ڕۆکە پزیشکیەکان چاندنی ڕۆکە پزیشکیەکان و ئەکتیڤ بکرێت و ڕاستەوخۆ وەزارەتی کشت و کاڵ سەرپەرشتی چاندنی ڕۆکە پزیشکیەکان بکات بۆی بە شێوەیەکی ئەکادمی زانستی بێت. خاڵی پێنجەم ئەو بوو کە هەماهەنگی بکرێت لەگەڵ وەزارەتی پیشەسازی وزە ئامادەکاری یاخود ئاسانکاری بکرێت بۆ کەسانی کە وەبەرهێنانەکە لەم بوارەیە. بۆ نمونە پزیشکێکی دەرمانساز لە جیاتەوەی بەس بیر لەوە بکاتەوە کۆمپانیایەکی هەبێ یاخود لە کۆمپانیایەکە و تەنها دەرمان بێنێت هاوردەی کا لە وڵاتێکی ترەوە با بیر لەوە بکاتەوە لەگەڵ سەرمایه‌دارە کارڕێک بکەوێ و کارگەیەکی جادەرمانی لە کوردستان دروست کات. ئێمە وەکو کۆمەڵە ڕەناسان زۆرمان پێ خۆشە زۆر پشتگیری ئەو جۆرە کەساناکەین و دەیان خەڵکی شارەزا و خاوەن خیبرەمان هەیە کە لەم بوارەیە هاوکاری و پزیشکە بەڕێزانەکەن ئەتوانن ئەمە هیچ لە ئینەکانە. خاڵێکی تر کە کۆتایی خاڵ بوو ئەو بووکە بازرگانیکردن و فکردنی فرۆشتی ئەم بوارە ڕێک بخرێ واتە ڕێک بخرێ بە یاسایەک ڕێک بخرێ کە چی ڕێی پێ بدرێ لەوانین ڕۆکی ژاراویمان هەبێ ئێمە لەوانێ ڕۆکمانەی بێت کە بە کڵکی خۆراک نەیە ڕۆکمانەی نابێ بکرێتە دەرمان بە یاسا ڕێک بخرێ ئەم بابەتە و کردنی فرۆشتنیشی بە هەمان شێوە ڕێک بخرێ بەوەی کە زۆرترین خەڵک سوودمەند بندەی ینی لە کۆتاییشە ئەوەی کە قازانجەکەت هاوڵاتیە تەندروستێکی باشتر و دووربوون لە بەکارهێنانی زۆری دەرمان یاخود دەرمانێک کار ناکات بە تایبەتی ئەنتیبایۆتیکەکان ئێستا زۆربیان کار ناکەن بەکتریاکانی ناو لەشمان بەرگریان پیا کردو دژی ئەو ئەنتیبایۆتیکانە کار ناکەن بەدیل چییە جێگرەوە چێ جێگرەوەیە کە هاوڵاتیان هۆشارکەینەوە بەوەی کە بگەڕێنەوە سەر سروشت و بەکارهێنانی ئەو ڕۆکە سروشتیانەی کە دژی هەوکردن و دژی میکرۆبەکان کارەکەن. کاک جەلالیان کاتی بەرنامەکەمان تەواو بووە شتێک کەوا لە کۆنگرەکە باسی لێوە کرابێ ئەمە نەمان پرسی بێ یا گرنگ بێ و پێویست بەوە بکە بە کورتە جەنابتان بیکەینە کۆتایی تەوەری ئەمڕۆمان. ئەوەی کە لە کۆنگرەکەیە کە باس کرا یاخود ئێمە بڵین زۆر پێی دڵخۆشبووین ئەوە بوو کە لەسەر مستەوای وڵاتە عەرەبیەکان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست یە بۆ یەکەم جارە کۆنگرەیەکی وە ئەبەسترێ لە کاتێکدا ئەو وڵاتانە زۆر لە ئیسراحەتان زۆر بێ شەڕ و کێشە و کێبینن بەڵام زۆر جار قەیران ئەڵێ الحاجەت ئوم الاختراع ینی قەیران داهێنان دروستەکە ئێمەش هیوادار ئینشاءڵڵا ئەوەی کە لە کۆنگرەکە هەستمان پێکرەوە بوو کە ناچاری وای لێ کردوین ئەو کۆنگرێت بەستین هیچ سەرپەرشتیاری یەکەمی کۆنگرەکە وتی من لەگەڵ هاتنم بۆ سلێمانی و بۆ هەولێر کە گەڕامەوە بۆ بەغدا خەم لا دروست بوو کە کۆنگرەیەکی وا زۆر پێویستە هێن بانگێژنامەمان بۆ کردم وتی ئەجا زانیم کە ڕێخستنی کۆنگرەیەک زۆر پێویستە وتی خەمەکانی ئێوە وای لێ کردم کە ئەم کۆنگرێ ڕێکخین ئەمە هاندەرێک بوون بۆ دروستبوونی کۆنگرەکە ئەوەشی کە جێ دڵخۆشی وە بوو کە قەیرانەکان وەمان لێ بکات بە خودداچوونەوە بکەین لە هەموو بوارەکانە بەتایبەتی بواری تەندروستی و بواری پزیشکی کاک جەلالیان زۆر سپاس دەکەین خۆشحاڵ بین بۆ ئەمە هیوای سەرکەوتنتان بۆ خوازیین سپاس بە
بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵلقەی ئەمڕۆژمان تا بە گەیشتنەوەیەکی تر بەخوای گەورە و میهرەبانتان ئەسپێرین هەر شاد و سەرکەوتوو بن خواتان لەگەڵ.